مڕارەکەی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بۆ دابەشکردنی 5 کوردی بەسەر پێکهاتەکان نیگەرانی لێکەوێتەوە. بڕیارەکە بە بڕیارێکی سیاسی وەسفەکرێت، دابەشکردنی کورسیەکانیش بەنا دادپەروەرانە ناوەبرێت. سەرێ پەیوێک و نەدادپەروەرانە ئەفاخفتن تایبەتیژی گەلک ژالیە پێکهاتەوە وەتی گوتن ژالیە یاساییژی وەکو بەکەتێ بەحەزکردن بدی نەدادپەروەریە پێکهاتەیانژی دڵگرانیان خۆل هەمبەری بڕیارێ نیشاندان و داخواستکردینە بدی کۆمسیۆنا بلندیا هەڵبژارتنان پێداچوونەکە جدید بڕیارە خۆدا بکە و کورسیێنوانە دابەش نەکە. دوای بڕیارەکەی دادگای فیدرالی بۆ کەمکردنەوەی ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان و نەهێشتنی کورسی پێکهاتەکان ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە وەڵامی ژمارەیەک سکاڵای پێشکەشکرا و لەلایەن پێکهاتەکانی هەرێمی کوردستانەوە 5 کورسی بۆ پێکهاتەکان دیاری دەکات. ئەندامێکی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانیش دەڵێت دانانی 5 کورسی بۆ پێکهاتەکان بڕیارێکی سیاسیە و بە شێوەیەکی نادادپەروەرانە بەسەر پارێزگاکاندا دابەشکراون. نەدەبواە ژمارەی کۆتەکان بکرێتەوە لەبەرەوەی کۆتە بە قانون تەنزیم کراوە بەدەعمی هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان. دووش دابەشکردنی کە دابەشکردنی ئەم 5 کورسیەش بەسەر کە پارێزگاکان یان بەسەر ناوچەکان ئەمەش هەڵەیە کە دابشکردنە بە شێوەیەکی عادیلانە نییە کە ئەمە نەدەبایە بەو شێوازە بکرێت و کە بڕیارەکە زیاتر ئێمە و ئابینێن بڕیارێکی سیاسیە لە بەرژەوەندی کۆتەکان نەبوو. بە گوێرەی بڕیارەکەی ئەنجومەنی باڵای دادوەری 5 کورسیەکە بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان دابەش دەکرێن بە شێوەیەک 2 کورسی لە هەولێر و سلێمانی بۆ کریستیان و تورکمانەکان تەرخان دەکرێن و کورسێکیش لە دهۆک بۆ ئەرمەنەکان دەبێت. جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان بە کوردستان 24 ڕاگەیاند هیچ بنەمایەک بۆ دابەشکردنی کورسیەکان نییە و کۆتاکان ناچار دەکرێن دەنگ بەلایەنەکانی دیکە بدەن بەبێ هیچ ئاماژەکردن بە ڕێژەیەک چکە ئێستا ڕێژەی دانیشتوی پێکهاتەی تورکمان گریمان لە هەولێر زیاترە لە سلەیمانی هەر لە وەکو هەڵسەنگاندن وەکو ڕاگررتنی بەڵانسی سیاسی تۆ ناکرێتن ئەمڕۆ لە هەولێر 1995 دانیشتوی پێکهاتەی تورکمان لە پارێزگای هەولێرن لە سلەیمانی زۆر بەدەگمەن پێکهاتەی تورکمان و لە کفری ئەتوانن بڵێن بەشەکیان هەن بەڵام ناگاتە ئەو ئاستێکەوە بتوانن کورسی بەدەست بێنن و ئێمە ئەزمونوان هەبوو لە خولەکانی ڕابردوو بینیمان. وێڕای دابەشکردنی 5 کورسی پێکهاتەکان داوا لە کۆمسیۆنی هەڵبژانەکانی عێراق دەکەن بە بڕیارەکەی خۆیدا بچێتەوە و کورسی پێکهاتەکان زیاد بکات و دابەشی سەرچەند بازنەیەکیان نەکات. کۆمار زیاتر بەحسە بێ مژارێ بکەین کە مادەم دڵگرانیان پێکهاتەیان هەن ژالیە یاساییژی و نادادپەروەرانە چ ڕێکار دەبینە وەرگرتن هەم ژالیە پێکهاتەیان و هەم ژالیە ئالیین سیاسی تایبەتی ژالیە یاسایی و کۆچ بێتەکردن ناوەستودیدا دکتۆر ئارام نەجمەدین برادوستی ڕێبە بەرەگشتی فەرمانگای هەولێریا کۆمسیۆن هەڵبژارتنان دکتۆر تو گەلە بخێراتی ڕاستیژی دەف من پرسیار بین و کەم بەحسا دابەشکردنەوەوانات بکەین بەس ڕاستیژی کیشێک گرنگتر ئەم بەحسێک کێمترکردنەوەوانە بکەین یانژی دابەشکردنەوەوانە ji bo ku em rêkara taybet jî bizanîn ka çi bête kirin keyfatiye me bestan bijî rastî diviya bit yani en zan pêkhatel dest pêkî behsa zêdekirina wan bikin çunkî hatî nekêm kirin û ki hendekiş ji beşekê kêm hatiye vegerandin û hatîne dabeşkirin carê hîn weke hem aliyê yasayî û hîn jî gel pêkhateyan ka dê çi bikin ev mafe bête vegeran طبعا ئێمە ئەگەر سەیری بڕیاری دادگای فیدراڵی بکەین لە ڕابردوو بینیمان بڕیارەکە پێکهاتەکانی نێشت و ئەو مادەی کە کورسی تەرخارکردبوو بۆ پێکهاتەکان بە نادەستوری لە قەڵەمدا بەڵام ئەمڕۆ ئەم هەڵوێستەی دەستەی دادوەری لە عێراق بۆ هەڵبژاردنەکانی هەرێم کە ئەم بڕیارەی دەرکرد دەتوانم بڵێم ئەو هەڵەیە یاخود ئەم ستەمەی کە لە ڕابردوو لە پێکهاتەکان کرا و لە ئەنجامی ئەم بارودۆخەش هەندێک پارتی سیاسی لە هەرێمی کوردستان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و پێکهاتەکان بەگشتی هەڵوێستیان وەرگرت دەتوانم بڵێم دەستەی دادوەری پاڵپشت بەو لێکتێگەیشتنە سیاسی کە لە ماوەکانی ڕابردوو لە ڕێگەی جەناوی سەرۆکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو ئەم هەڵەیەی ڕاست کردەوە ئەمە بەڵام ڕاستکردنەوەکە دەتوانین بڵێن ڕاستکردنێکی تەواو نییە بەڕاستی ڕاستکردنێکی تەواو نییە ڕاستکردنێکی هەڵەیە ڕاستکردنێکی هەتا حدێک
وەکو بڵێن چارەسەرێکی مامناوەندی وەرگرتووە لەبەر ئەوەی بەڕاستی دووبارە دەڵێمەوە دیارە لە نەتیجەی ئەم هەڵوێستەی دادگای فیدراڵی و ئەم تێگەیشتنە سیاسیە ئیتر بە هاوکاری نەتەوە یەکگرتووەکان لە عێراقیش گەیشتنە ئەم بڕوایی کە ئەم هەڵوێستە هەڵە بووە ناکرێت پێکاتەکان بە تایبەت کە دەبینین لە عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورسیان هەیە و لە ئەنجومەنی پارێزگاکان کورسیان هەیە ناکرێت لە پەرلەمانی کوردستان کورسیان نەبێت بۆیە دووبارە چاو پێخشانەوە بم بابەتەکرا هەتا حدێک چارەسەرێکی مامناوەند دۆزراوەتەوە بەڵام ئایا ئەمە چارەسەرێکی تەواوە و جێگە ڕەزامەندنی لایەنە سیاسیەکانە لە پێکهاتەکان بە سەرجەم پێکهاتەکانی هەرێمی کوردستان کە کورسیان هەبووە نەخێر ئەمە ناتوانین بڵێن چارەسەرێکی زۆر دادپەروارانەیە بەڵام هەتا حدێکی زۆر دەتوانین بڵێن لەوە باشترە کە نەبووە بە ژێرەی بڕیاوی ڕابردووی دادگای فیدراڵی و هەروەها ئەوەی ئەگەر بە وردی بچینە ناو بڕیارەکەی ئەمڕۆی دادگا ئاماژەی بە چەند خاڵێکی زۆر گرنگ کردووە لەوانە بۆ نمونە دەڵێت هەڵوەشاندنەوەی دەقێکی یاسایی هەڵوەشاندنەوەی دەقێکی یاسایی لەلایەن مەبەستی ئەوەیە بە ناڕاستەخۆ لەلایەن دادگای فیدراڵیەوە مانای ئەوە نییە کە دەقێکی دەستوری کە حقوقی مافی کللتوری و سیاسی دەداتە پێکاتەکان ئەم دەقە دەستوریە هەڵبوەشێندرێتەوە ئەمە لەلایەکی تریشەوە بەڕاستی بڵێن بڕیارەکە مخاتەبەی کۆمیسیۆنی هەڵبژاردن دەکات دەڵێ ئەمە پێچەوانەی مادە یەکە لە ئەم هەڵوێستەی کە کۆمیسیۆنی عێراق وەرگرتووە پێچەوانەی مادە یەشی کۆمیسیۆنی هەڵبژاردنە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ چونچی لە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن باس لەوە دەکات کۆمیسیۆن کاتێک پەیڕە و یاخود بڕیارێک دەردەکات پێویستە بیر لەوە بکاتەوە بە شێوەیەکی یەکسانی دادپەروەری و حقوقی پێکاتەکان ڕەچاو بکات دکتۆر کێشەی دادگای فیدراڵی یاخود با بڵێن بە گشتی بڕیارەکان لە عێراقا کێشیان چی لەگەڵم 11 کورسیە ینی 111 کورسی بوو کردیان بە 100 ئێستا 100ەکە پێنجیان داوە بە پێکاتەکان یعنی چییە بوو بە 105 کورسی بێت لە دابشکردنە 100 یان 105 دابشکردنی بەسەر پارێزگاکانە هیچ گرفتە دروستەکە بەڕاستی ئەمە پرسیارەکە زۆر دروستە ئەمڕۆژ خەڵکێکی زۆر پرسیار دەکات ئەوانەی معنین بەم بارودۆخە لە پێکاتەکان و لە خەڵکانی تر دەڵێن ئایا ئەم 5 کورسیە پێشتر کە کورسیەکان نەهێڵدراون 11 کورسی لەسەر چ بنەمایەک بوو و ئێستا ئەم کورسیە گەڕێنراوەتەوە ئەمە لەسەر چ بنەمایەکە ئایا بۆ 5 کورسیە بۆ 6 نییە بۆ 7 نییە بۆ نمونە بۆ ئیلا 5 کورسیە لە زمنی 100 کورسیەکەش تاوان ئەمەش بەنسبەت کورسیە گشتیەکان بەڕاستی ئەمەش دادپەروەری تێدانە لەبەرەوەی ئەم 100 کورسیە کە پێشتر دانرا بوو کورسی گشتی پێدەوترێن بۆ ئەوەی کە پارتە سیاسیە کوردیەکان لە هەرێمی کوردستان پێشبڕچەی لەسەر بکەن بەڵام تۆدەی ئێستا 5 کورسی لەم 100 کورسیە کەم دەکەوە دەیدەی بە پێکاتەکان تەبیعیە لەلایەک کە تەحەدێک ئەم خەلەلێکا بۆ ئەم کێشەیەکە بۆ ئەم ستەمێکا بۆ ڕاست کراوەتەوە بەڵام لەلایەکی تریش لە کورسی پارتە سیاسیە بەشداربووەکان ئەوانەی کە کورسی بەدەستدێنن کەم دەبێتەوە بۆ نمونە لە سلێمانی لە 38 کورسی دەبێت بە 36 لە هەولێر لە 34 کورسی دەبێت بە 32 لە دۆک لە 25 دەبێت بە 24 بۆ نمونە ئەمە کورسی گشتیە بۆ پێکاتەکان ڕۆیشتووە بۆیە بەڕاستی ئەگەر پرسیار ئەوە بێ پێوەرچیە ڕوون نییە ئەمە لە بڕیارەکەش ئاماژە بە پێوەرێکی بەڕوونی ئاماژە بە پێوەرێک کراوە بەڵام من پێم وایە هەڵسەنگاندنێکە تەخمینێکە بۆ پێکاتەکان کراوە واگەر بگەڕینەوە بۆ ڕابردوو بە تایبەت بۆ 2014 کاتێک کاڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان کراوە پێم وایە ئەو کات دادپەروەرێکی باشتری تێدا هەبووە بۆ پێکاتەکان 9 کورسی دانراوە 3 کورسی لە دهۆک و 5 کورسی لە هەولێر و 1 کورسی لە سلێمانی ینی هەتا حدێک لەمەی ئێستا باشتر بووە بەڕاستی بۆ نمونە ئێستا ئێمە کورسێک بۆ دهۆک دانراوە ئایا ئەم کورسیە بۆ دهۆک لە دهۆک ژمارەیەکی زۆری مەسیحی لەیە کە پێم وایە لە هەولێر زیاترە بە ژێری داتا و ئەرمەنیشی لەیە ئایا تۆ ئەم کورسیە بۆ ئەرمەن دادنەی یاخود بۆ مەسیحی دادنێت ئێستا بە ژێرەی ئەوەی کە بڵاو کراوەتەوە بۆ ئەرمەنەکان ئەی مەسیحیەکان لە دهۆک
نابێت ئەوان زۆرترین ڕێژە لێ ناوچەیە زۆرترین ڕێژە باش. طبعا اینجا بەڕاستی ئەمە گرنگە گرنگیەکەی گەڕاندنەوەی ئەم پێنج کورسیە لەوەدایە کە هەتا حدێک ئەوان دەتوانن نوێنەرایەتی خۆیان بکەن بەڵام ئەم نوێنەرایەتیە ئایا تەواوە دادپەروەری تێدا هەیە جۆرە یەکەم ژی بێ بنەمایەکە دەستوری ئەو 11 کورسیان نەهێلان و کەشک و گشت بەڵێ، بەڵێ. ئینجا پێنجاتینە چ پشتڕاستیەک هەیە جارێکا دیژی ئەف کورسیانە بینن دیسا کێتر بنە بە سیالڤێری گرنگ ئەوە چ ڕێکارێکێ یاسایی ئیدیان 5 کورسی بێنەزێدەکردن ببتە کووە گشتی 105 کورسیان کۆ باشترین ڕێک چێژالی یاسایی بە یانژی پێکاتە خود گەل ئالیین سیاسی چ داخوازیەکە یاسایی بکەن یعنی دیسا فشار هەبێت vê carê dilê pêkatê بەڵێ. ku mafêya neyê طبعا لە قۆناغی ئێستا پێم وایە لەوە زیاتر زەحمەتە شتێکی چیتر بکرێت ناکرێت و ئەم هەڵوێست وەرگرتنەی پێشتریش مشارەکە نەکردنی پارتی دیموکراتی کوردستان بەم شێوەیە لە ئینتخابات بۆ ئەوەی مافی پێکهاتەکان بەلایەنی کەمەوە بگەڕێتەوە یاخود ئەو کێشانەی کە هەن چارەسەر بکرێت ئەمە هەتا حدێک لە قۆناغی ئێستا و بەشێک لە کێشەکان بەشێک لە داواکاریەکان کە لە نەتیجەی هەبوونی کۆمەڵێک کێشە ئەم داواکاریانە دروست بوو لە سەروی هەمویانەوە مەسەلەی پێکاتەکان ئەمانە بەشێکی خەریکە چارەسەر دەکرێت بۆیە ئەم هەڵوێستەی دادگای ئیتیحادیش بە دەرکردنی فەرمانێکی وەلایی کە لە نەتیجە بۆ هۆی ئەوەی هەڵبژاردن ممکن نەبێت لە دەیشش بکرێت ئەمەش دەرفەتێکی باش بوو بۆ ئەوەی کاتێکی تر دیاری بکرێت تاوەکو ئەم کێشانەی کە هەن بە شێوەیەکی تەدریجی چارەسەر بکرێن بۆ نمونە ئێستا ئەوەی کە هەیە مەسلەی پێکهاتەکانە وەکو گوتم چارەسەرێکی مام ناوەندە بەڵام هەر ئەمە نییە مەسلەی بۆ نمونە لەو ڕۆژانە کۆمیسیۆنی عراقۆی باسی کردوتی تەنها لە محافظەی هەولێر 125,000 دەنگدەر کێشەی پەنجەمۆریان هەیە ئینجا بڕیاریشیان داوە بۆ ئەوەی بێن ئەم خەلە لە تەکنیکیانەش چارەسەر بکەن هەروەها کێشەی دەستەی دادوەری هەبوو کە بە بڕیاری دادگای فدراڵی لە هەرێم نەما گەڕێنراوە بۆ عێراق ئەمەش چارەسەر کرا هەتا حدێک ئێستا لەم سێ دادوەرە لە دادوەرێکی کووردە بۆ نمونە بۆیە بەڕاستی لەم قۆناغ ئەوەی کە جەنابەت باس کرد وەکو پرسیار مثلا لەم قۆناغە ناتوانرێت لەوە زیاتر زەحمەتە بەڵام بۆ نمونە ئەگەر داوای کورسی زیاتر بکەن پێکهاتەکان لە 5 کورسی داوای زیاتر بکەن ئایا وە لە بیرمان نەچێت ئەم بڕیارەی بڵێن دەستەی دادوەریش وەکو بڕیارەکانی دادگای ئیتیحادی بڕیاری بنەبڕە واتە تانەی لێ نادرێت بۆیە بەڕاستی زەحمەتە مەسەلەن لەمە زیاتر شتێکی تر لەم قۆناغە بکرێت بەڵام بۆ داهاتوو من پێم وایە بۆ داهاتوو کاتێک کە پەرلەمانی کوردستان دەست بەکار بوو من پێم وایە دەکرێت هەوڵ بدرێت نەک مەسەلەن هەڵوێستێک وەربگیرێت دژی بڕیارەکانی دادگای فدراڵی نا بەم شێوەیەنە بەڵام ئەگەر پێوەرێک هەبێت و ئەم پێوەرە ئەوە بخوازێت کە دادپەروەری زیاتر بۆ پێکهاتەکان ڕەچاو بکرێت من پێم وایە کە دەکرێت ئەمە بهێنرێتە دی لە داهاتوو وە شتێکی تر بەڕاستی ڕاستە 5 کورسی دانراوە بۆ پێکهاتەکان بەڵام لێرە بابەتێکێک لای نەکراوەتەوە ئەمە بەجێ هەڵراوە بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەویش ئایا دەنگدان بۆ کاندیدی پێکهاتەکان لەسەر ئاستی هەرێم دەبێت هەموو هەرێم یەک باز نەدەبێت یاخود ئەوانیش وەکو کورسیەکانی تر وەکو 95 کورسیەکەی تر کە دابشکران بەسەر بازنەکان دەنگدەری ئەو بازنەیە تەنها ئەوان بۆیان هەیە دەنگ بەو کاندیدە بدەن بۆ نمونە لە هەولێر کە 2 کورسی بۆ پێکهاتەکان دانراوە ئایا تەنها دەنگدەری هەولێر دەتوانێت دەنگ بەو کاندیدانە بدات یاخود دەنگدەری سلێمانی و دهۆکچیش دەتوانن دەنگی پێ بدەن ئەم پرسا ماوەتەوە بۆ بەنسبەت سلێمانی توانێت لێ بکە هەمانمونە 95 کورسیەکە دابش بکرێت بە بازنەکە بەڵام 5 کورسیەکە بکرێت بە یەک بازنە یان دابش بکرێت نەکراوە 95 کورسیەکە دابش کراوە و دەنگدانیش لەسەر ئاستی بازنەیە بۆ نمونە هەولێر ناتوانێت دەنگ بە سلێمانی بدات بەڵام بۆ پێکهاتەکان ئەمە ماوە و ئەگەر عێراق بەڕاستی پێوەر بێت عێراق
هەموو عێراق بە کوردستانیشەوە یەک باز نەبووە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بۆ پێکهاتەکان بۆیە ئەگەر عێراق پێوەربێت دەکرێت هەرێمی کوردستانیش یەک باز نەبێت ئەمە هەتا حدێک دادپەروەری زیاتریش تێدا بە نسبەت دەنگدەرەوە بۆ نمونە بۆیە بەڕاستی ئەمە لە داهاتوو لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان یەکلایی دەکرێتەوە و ئەو گرفتانەی تریش کە باسم کرد مەسەلەن گرفتە یاساییەکان ئەمەش بە شێوەیەکی تەدریجی چارەسەر دەکرێت اینجا دوو بابەت دەبێنێتەوە یەکێکیان دووبارە دیاریکردنەوەی ڕۆژی هەڵبژاردنەوە چونکی وەکو گوتم ئێستا ئێمە دەی شەو تەواو دەی شەش ببورن بۆیە دەبێت جارێکی تە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێتەوە کە زیاتر قسە لەسەر ئەوە دەکرێت کۆتایی مانجی نەوە بیدایەتی مانجیدا و لەگەڵ ئەوە کۆمیسیۆنی هەڵبژاردن جارێکی تر دەست بە ئیشوکارەکانی خۆی دەکاتەوە هەروەکو باگەرێکی زۆر هەر ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجامەدا بەڵێ و شتێکی گرنگ هەیە کە پێی دەوترێت خشتەی کردارەکان ئەمە بەرنامەی کاری کۆمیسیۆنی هەڵبژاردن لە خۆ دەکرێت لە تۆماری لە دەستپێکردنەوەی بایۆمەتریەوە تاوەکو قۆناغی کۆتایی ئەمە دووبارە جارێکی تر ڕادەگەیەندرێتەوە. بەڕێز دکتۆر ئارام نەجمەدین برادۆستی بەڕێوەبەری گشتی فەرمانگەی هەولێری کۆمیسیۆنی هەڵبژاردن سپاس لە ستودیۆ ئامادە سپاس گەلێک سپاس.